ڕۆڵی سوپا لە سیاسەتی تورکیادا هەرگیز وەک ئێستا لاواز نەبووە. لە سەرەتاکانی دامەزراندنی تورکیای نوێوە تا ساڵی 2002 ژەنەڕاڵەکانی سوپا دەسەڵاتی بێڕکابەر بوون لە تورکیادا. سوپا هەر لە سەردەمی مستەفا کەمال ئەتاتورکەوە تا ئەم دواییانەش خۆی بە پارێزەری سیکۆلاریزم لە تورکیا داناوە. بە بۆچوونی زۆرێک لە مێژوونووسانی تورکیاش ئەتاتورک تەنها بەهۆی سوپاوە توانیوێتی سیستمی سیکۆلار لە تورکیادا بچەسپێنێت کە مێژوویەکی 600 ساڵەی لە حکومی ئاینی هەبوو. جیا لە کودەتا شکست خواردوەکەی 16 تەمموزی 2016 سوپای تورکیا 4 کودەتای دیکەی ئەنجام داوە. پاساوی هەموو کودەتاکانیش ئەوە بووە کە سیستمی سیکۆلاری تورکیا و ئاسایشی نیشتیمانی کەوتونەتە مەترسیەوە. لە کۆی 12 سەرۆک کۆماری تورکیا 6 سەرۆک کۆماریان کەسایەتی سەربازی بوون. تەنانەت ئەو کاتانەشی کە دەسەڵاتی سیاسیان بەدەستەوە نەبووە، ئەوە ژەنەڕاڵەکانی سوپا ناڕاستەوخۆ کاریگەری بەرچاویان هەبووە لەسەر بڕیاری سیاسی لە وڵاتدا. لە نزیکەی 100 ساڵی ڕابردوودا سوپای تورکیا ڕۆڵی سەرەکی هەبووە لە سەرکوتکردنی کورد و گروپە چەپەکان و هەروەها هێزە ئیسلامگەرەکانی تورکیاش. هەرچەندە بەپێی دەستوری تورکیا سەرۆک کۆمار فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە، بەڵام سەرۆک ئەرکانی سوپا کە لەلایەن حکوومەتەوە دەستنیشان دەکرێت و لەلایەن سەرۆک کۆماریشەوە پەسەند دەکرێت، لە ڕابردوودا ڕۆڵی بەرچاوی هەبووە لە بڕیاری سیاسیدا و لە کاتی قەیرانە سیاسیەکاندا سەرۆک ئەرکانەکانی سوپا زۆر جار هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازیان کردووە. بەڵام ئەستێرەی بەختی ژەنەڕاڵەکانی سوپا دوا بەدوای هاتنە سەردەسەڵاتی پارتی داد و گەشەپێدان لە ساڵی 2002دا ڕووی لە ئاوابوون کرد. حکوومەتەکەی ئاکەپا لە ماوەی نزیکەی 14 ساڵی ڕابردوودا بە بەردەوامی هەوڵی لاوازکردنی پێگەی ژەنەڕاڵەکانی داوە لە سیاسەتدا. یەکەمین هەنگاوی ئاکەپا لە دژی سوپا ئەوە بوو کەسێکی مەدەنی کردە بەرپرسی ئەنجومەنی ئاسایشی نیشتمانی. دواتر لە ساڵانی 2008 و 2009دا لە دۆسەی ناسراو بە ئەرگەنە کۆندا دەرکەوت ژەنەڕاڵەکانی سوپا بەم هەنگاوەی ئاکەپا زۆر تووڕەبوون و هەوڵیان داوە کودەتایەکی هاوشێوەی کودەتاکەی ساڵی 1997 لە دژی ئەردۆغانیش ئەنجام بدەن. دوای ئەوەی لە دۆسەی ئەرگەنە کۆندا بە سەدان ئەفسەر و پلەداری سەربازی دەستگیرکران، بەشێک لە چاودێران پێیان وابوو حکوومەتەکەی ئاکەپا توانیوێتی پاشەکشەیەکی بەرچاو بە ژەنەڕاڵەکانی سوپا بکات. بەڵام کودەتاکەی 16 تەمموز پێدەچێت بەڵگەیەک بێت لەسەرەوەی هێشتا زۆرن ئەو ژەنەڕاڵانەی کە خەون بەوەوە دەبینن جارێکی دیکە پێگەی سوپا لە بڕیاری سیاسیدا لە تورکیا بەهێز بکەنەوە.